ئاین و پیرۆز و جوان و گەورە و ئیسلامی گر لایەنەکی ئێمەش تۆکمە کردێن اهتمام فرشدان بە بەش و لاشەیما کە ئەشم صحەتما تەمام چەنی ئانەیە صحەت مەسائل و عەقڵ و ئینسان و مسلمانی ئەشم صحیح و سەلیم بوو ڕۆحی چش نەفسی چش ئەشم صحیح و سەلیم بوو پێغەمبەر خوای صلی الله عليه و آله وسلم پەی ڕۆحی ئاسوودەیش گرجارێ واچێ یا ئەرحنا یا بلال ئەی بلال وەش حاڵێ ماکەرە پا بانگەیەکە مڵێش وەرانە ڕۆح چەنش ئاسوودە بوو پەی عەقڵی ئیسلام بەرنامەژ نیانەرە ئاچێوێ کە عەقڵ و ئینسانی تێگمەوە فلیمێوەن تەماشەشکەری قومارێوەن ئارەقواردەیەوەن نێرگە لە بەکار ئاردەی و ئی بابەتانە جگەرەواردەیە هەرچێوێکی چێوە هەن کە عەقڵ و ئینسانیەتی یاگێ پرسیاری نەسەرشکە بەکارش بارۆ چکۆی نەگەر عاداتێ و ئولفەتێ پیسێنە کافرا بێدینا دروسێ کردێنێ ئەچی نیشان نەگەر ئیسلام پارێزگاری جە تۆ کەرۆ پارێزگاری جە ڕۆحڵ کەرۆ جە عەقڵی کەرۆ پارێزگاری جە نەفسڵ کەرۆ تەنانەت نەڵ پارێزگاری وەنە کەرۆ سبحان الله ئەنە بەرنامەکە شیرینە فەرماوە ئەگەر یەرێک کەسێ پێوە بیدێت تەماشۆی فەرمایشتەکەرە فرە عەظیمە ماچ دوێ تا پێوە بە چرپە قسێ مەکردێن نەوەکو خەلەلێوە نەفسی ئەوی تەریتانە دروست با خەفەت نەوەرۆ براکەتم بزانە چه مڕاعاتێوەن واللهی هیچ بەرنامەوە نیە سەر و زەمینینە پێسە ئیسلامی ئەپێسە گرنگیشدا بۆ پیلایەنە گرنگەیە یەرێک کەسێن دێ پێوە دوێ تا پێوە چرپە چرپ نەکردێن نەوەکو یەرەم دڵش مشەوەش بۆ نەفسش کوشێ تێک بشۆ خەمێوە خەفەتێوە وەرۆ ئینە کەسی مسلمانە ئاگاش جەوێ شاو دینداری کەرۆ ئاگاش جە دەوروبەریشە مراقبە کەرۆ مەبۆ بە عەزیەت بە هیچ کەسێ بە وشێوە بە کەلیمێوە بە چەمێوە بە هیچ شێوازێ مسلمان صاحب و بەرنامەوە فرە گەورەین بە تەطبیقکردەیش چێگە ئاسوودە بۆ چی دنیا گولانێ ئیمتحانەینە ئاخیرەتی چەنە سەرش بەرز بۆنەوە ئاسوودە بوو خۆی داواوە نەکەرمێ دڵمە ئاسوودەکەرە یانەکامە ئاسوودەکەرە ئی وڵات و نیشتیمان و کوردستانەوە ئێمە خۆی داواوە نەکەرمێ ئارام و هێمنشکەرە وأوصيكم أيضا بالصلاة والسلام على رسول الله حيث أمرنا الله تبارك وتعالى في محكم تنزيله قائلا إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد وبارك على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد كما صليت وباركت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد اللهم اغفر للمؤمنين والمؤمنات وللمسلمين والمسلمات ولمن أنشأ هذا المكان اللهم أعز الإسلام والمسلمين وأهلك الكفرة والملحدين اللهم انصر من نصر الدين واخذل يا رب من خذل الإسلام والمسلمين اللهم آت نفوسنا تقواها فزكها أنت خير من زكاها أنت وليها ومولاها آمين آمين والحمد لله رب العالمين أقيموا للصلاة يرحمكم الله